یەکێک لە کێشە سەرەکیەکانی ژینگە زۆری زبڵ و چۆنێتی چارەسەرکردنیەتی. ڕۆژانە لە هەرێمی کوردستان 7500 تۆن زبڵ و پاشماوە کۆکرێتەوە کە ئەگەر ئاوا لەسەر یەکی دانین بەقەت باڵەخانەیەکی 16 نهۆمیە بێ. ئەو زبڵەشکە کۆکرێتەوە 150 پاشماوی خۆراکیە، 135 مادە پلاستیکیەکانە کە سەدان ساڵی پێویستە بۆی شی بێتەوە و نەوە بە دوایەوە لەگەڵ ئێمەیەت. اینجا پرسیارەکە ئەوەیە کە چی بکەین یان چۆن ئەتوانین کە ئەو زبڵ و پاشماوەیە کەم بکەینەوە و لەو باڵەخانەی زبڵانە نەجاتمان بدەین. لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا گرنگیەکی ئەو تۆ بە ڕیسایکلکردنی پاشماوەکان نەدراوە. پلاستیک و شوشەکان زۆرتر ژێرخاک دەکرێن یان دەسووتێنرێن کە هەردوو ڕێگەکە زیانێکی زۆریان بۆ ژینگە هەیە. کەواتە کەمکردنەوەی بەکارهێنانیان باشترین چارەسەرە. یەکێک لە پیسکەرەکانی ژینگە عەلاگەیە کە زەرەرێکی زۆری هەیە بۆ ماوەیەکی زۆری ژەمێنێتەوە و لە مارکێتەکانە شتە هەر شوێنە یەک نییە عەلاگەتیانێ. ساڕۆم چەند شتێکەکڕم زام چەند عەلاگەمەیە. ئەمە وەکو باسم کرد یەکێکە لە دوژمنە سەرەکیەکانی ژینگە، بەڵام چونکە هەرزانە کاتشتێ هەر شوێنەگەشتە مارکێتێک یان شوێنێکی کە بۆ شتێکی بچووکیش دوودانە عەلاگەتێنێ. تەمانەوە ئەوان کەواکەن وەکو چاکەیەک لەگەڵ تۆیاییکەن، بەڵام نازان کە لە دوایە زەرەر لە ژینگەیە. لە ساڵی 2015 بەریتانیا بڕیاریا بۆ ئەوەی کە ئەمە کەم کاتەوە چی کرد؟ هەر عەلاگەیەکی کرد بە 5 پێنس. خۆ 5 پێنس زۆر کەمە، یانی هیچ نییە و وای کرد کە کەم بەکارهێنانی کەم کردەوە. دواییش جارێکی کە نرخەکەی گران کردی بە 10 پێنس بۆ ئەوەی کە کێشەی ئەم عەلاگەیە چارەسەرکا لە ژینگە. لە ساڵی 2023 ئەم ساڵ با بڵین بەپێی ئەو داتایی کە چالاکبانەکان کۆیان کردوتەوە ڕێژەی 98 بەکارهێنانی عەلاگە کەم بۆتەوە بەس لەبەر ئەوەی کە 10 پێنسیان خستۆتە سەر نرخەکەی. کاتە ڕەنگە گرانکردنی یان دانانی مەبلەغێک پارە لەسەری بەکارهێنانی زۆر کەم بکاتەوە. کۆمەڵێک پرۆژە هەیە دەبێت ئەو پرۆژانە پێکەوە تەواوکاری بن. بۆ نمونە حکوومەتی هەرێم زەریبە لەسەر ئەو کارگانە دابنێ کە ئینتاجی ماوەدی پلاستیکی دەکات لەوەی کەمترین ئەو زۆرە کارگانە بێ. ئەگەر وای دانین بۆ نمونە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە پلاستیک زۆرە، مەسەڵەن عەلاگە زۆر بەکارهێنرێت لەوانەیە هەرزانێتی بێ. بەڵەوەی کە زۆر هەرزانە مارکێتەکان هەراوە یەک نییە عەلاگەتیانێ بەبێ ئەوەی کە داوای هیچ پارێک لێ بکەن لە مقابلە. ئەگەر با بڵین وەکو جەنابیش باسی کرد باش لەسەر ئەو کۆمپانیایان دانرێن کە عەلاگەیەنن بۆ ئەوەی کەمێک نرخەکەی گران ببێ، یانی هیچ نەبێ مەسەڵەن 2-3 عەلاگە بێ بە 250 دیناری. ئێمە بەر لە 4 ساڵ تەشجیعی خەڵکمان کرد بە تایبەتی ئەوانەی فڕنی سەمون و نان کە لە بڕی لایلۆن چیسەی کاغەز بەکاربێنن. تەشجیعێکی زۆریشمان کرد، بەڵام ئەمەی جەنابەت باز دەکەی زۆر زەڕوورە کە جێبەجێ بکرێت لەسەر ئەو کارگانەی کەوا مەوادی پلاستیکی دروست دەکە و دەیداتە بازار پێویستە مەرجێکی ژینگەیی یان مەبلەغێک پارە بۆ ژینگە دابین بکە، ژینگەش لە نەتیجە بۆ ژینگەی شار سەرف بکرێتەوە. بۆیە بەڵێ ئەمە بیرۆکەیەکی چاکە و دەکرێت لە داهاتوودا بیکەینە پرۆژەیەک ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی بەڕێزی بکەین. زۆر باشە. کاک عەلی یەکێکی تر لە مشکلەکانی ئاین جگە لە ناو شار کە بەڵێن پیسەکرێ ڕۆژانە لە دەرەوەی شارەکانی شەڕوایە، یعنی سەیرانگەکان زبڵێکی زۆری تایە. بەڵام ئەوەی کە متابعام کردەوەی کە چاودێریم کردبێ لە زۆربەی سەیرانگەکان هیچ حاویەک دانراوە. ئەمە کاتی خۆی لەگەڵ ڕێکخراوەکانی ژینگە پارێزی بە تایبەتی ڕێکخراوی ئاڤیار کۆمەڵێک هەماهەنگیمان هەبوو. هەماهەنگەکانیش لەوە بوو لە برۆشور لە خاڵەکانی با بڵێن سەیتەڕەکان ئەوەی سەیتەڕەکانی کە لە دەردەچێت لە هەولێر بۆ دەرەوەی شار و سەیرانگەکان لەوێ برۆشور تەوزیع دەکرێت کە هاوڵاتی بەڕێز پاشماوە زبڵەکەی خۆت لەگەڵ خۆت بێنەوە. پێویستنان کە کوردستان
پیس بکەی ئەو پاشماوە لەوێ بەجێبیری لەوانەیە زۆر زەحمەت بێ بۆ شارەوانی لە 2000 نقطە زبڵ کەوتکاتەوە بەڵام تو ئاسانە زبڵەکەی خۆت لە ناو علاگەیەک بکەی و بیگەڕێنیەوە حاوێی زبڵت هەیە لە ماڵ. سفرەی سەفەری یەکێکە لەو پاشماوە پلاسیکیانەی کە زۆرترین بەکارهێنانی هەیە. بەپێی دەستەی ئامار لە هەرێمی کوردستان 1,150,000 خێزان هەن. ئەگەر هەر خێزانێک ڕۆژانە مەتر و نیوێک سفرە بەکاربێنێت دەکاتە 1925 کیلۆمەتر. واتە دەتوانین هەموو ڕۆژێک سفرەیەک بە درێژایی ڕێگەی دهۆک بۆ ئیستانبول ڕابخەین. نەک تەنیا لە ناو شارەکان، بەڵکو لە دەرەوەی شار و سەیرانگەکانیش بڕێکی زۆر زبڵ و پاشماوە فرێدراون. بەڵام لە زۆربەی سەرانگەکان شوێنێک دانەنراوە بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاک. بۆیە سەیرانکەرەکان زبڵەکان هەر لە شوێنی خۆیان بەجێ دەهێڵن یان دەیان سووتێنن کە ئەوە جگە لە پیسکردنی شوێنەکە هەوای شوێنەکەش پیس دەکات. لەیلا محەممەد بەڕێوبەری هۆشیاری و ڕاگەاندنی فەرمانگەی ژینگەی هەولێر گلەی لە دۆخی سەیرانگەکان هەیە و دەڵێت بە چەند شێوازێک هەوڵی پاکڕاگرتنی سەیرانگەکانیان داوە بەڵام تاوەکو ئێستا سەرکەوتوو نەبوون. لێلاخان ئێوە لە فەرمانگەی ژینگە چیتان کردو بۆ هۆشیارکردنەوەی خەڵگیان ئێستا ئێمە هاتوینەتە سەیرانگەیەک ئێرە سەیرانگەی شەختورابە وای لێ هاتووە ژێر هەردارێک لەوانەیە 5-6 کیلۆ بە زبڵی تیاابێ ئەی نازانین لەکوێ دانیشی لەکوێ ئیسراحەتێ بکەی. ئێوە چیتان کردو بۆ هۆشیارکردنەوەی خەڵک چیتان کردو بۆەوەی کە خەڵک بزانێت لە دوای سەیران چۆن زبڵەکانی کۆ بکاتەوە چی بکات. ئەو سەیرانکەرانەی کە دێنە سەیرانگە دێنە شێختوڕا بۆ نمونە ئەنوا خاشاک و ئەوەیان پێ دەبێتن لەوانەیە خواردنە شوشەیە پلاستیکە زۆر شتی ترە کە ئەوانە پاش ئەوەی کە ئەو ڕۆژە بەسەر دەبن چی دەکەن هەڵدەستن ئەو شتانە ئاوا بەجێ دەهێڵن یاخود کە دەکەنە ناو ئەلاگەیەکی زبڵەوە ئەوەش کارەساتە ئەگەر نەیهینەوە نێزیکترین شوێن لە بۆ ئەوەی ببردرێتە حاویە کە حاوێ لێ بیتن بیخەنە ناو حاوێکە و دوای ئەوە ئۆتۆمبیلی شارەوانی بێ هەڵی بگریتن. بۆیە پێویستە ئێمە هەوڵ بدەین لەگەر لایەنی پەیوەندیدار ئەگەر هاتو خەڵک بە جۆمان نەکاتن ئەوە پێویستە ئەمە ڕێگای یاسایی بگرینە بەر. ڕێگای یاسایی وەکو چۆن؟ ڕێکار یاسایی ئەوەیە ئێمە بتوانین لەگەر پۆلیسی دارستان و پۆلیسی ژینگە و هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و هەندێک لە دام و دەستگاکان کە برین ئەوانەی دەیانەوێتن کە تابع بە برنگەشت و گوزارە هەوڵ بدرێتن ئەو شوێنانە کۆنتترۆل بکەن. ئەگەر هاتوو دامانە کەسێک لەبەر دەمی ئەو شوێنە بیتن لەگەر حرەسێک بیتن یان پۆلیسێک بیتن لە بۆ ئەوەی خەڵکەکە بتوانین هەست بە مەسئولیت بکاتن پارەیەکی ڕەمزی لێوەر بگیرێتن ئەوەل جاری کە دەچە ئەو شوێنە پێشی بڵێ ڕێنمایی بکاتن بڵێ کاکە کە تو دەچێت ئەو شوێنە تو ئێوارە دەڕۆی لێرە نامینەی ئەتو پێویست ناکاتن ئەو زبڵی ئەوها بە پەرش و بڵاوی لێرە بەجێبێری. بەس یەک شتی تری ژانی ئێسێمە گلەیمان زۆر لەو کەسانە کرد کە شوێنەکە پیسەکەن بەڵام ئێساگەر یەکێک بێت بۆ سەیران بۆ ئێرە لەم ڕوبەرە فراوانە باڵێن لەم شوێنە گەورە یەک حاوێتیادا نەنراوە یەک شوێندانەنراوە کە زبڵەکەی تیا کۆ بکرێتەوە. ئەمە ئایا مەسەڵەن توانین لەوەشە بێ گلەیەک لە حکوومەت بکەین کە بۆچی مەسەڵەن لە سەیرانگایەکیەوە کە هەموو هەفتەیەک لەوانەیە 200-300 زیاتر خەڵکی بۆ بێت بۆ یەک حاوێتیانە یەک شوێنیان زبڵەکانی تیا زۆر ڕاستە قسەکەت ئەوە هەرچەندە کاری فەرمانگەی ژینگەی هەولێر نییە بەڵام من داوا لە بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی هەروها لە شارەوانیەکان دەکەم چکە ئەوان ئەو شوێنانە سەر بە شارەوانیەکانن پێویستە هەوڵ بدرێتن ڕێژەیەکی زۆر حاویە دابدرێ بەڵام جارێکیان کاکژار من لەگەر کاک فەیزوڵڵا قسەم کرد لەگەر بەڕێوبەری ئەوەی گوتی ئێمە حاویەمان داناوە بەڵام حاویەکان دەدەزرێن حاویەکانی باشە گوناح نییە ئەنگۆ حاویەی بەدزن خەڵکینا بۆچی دەدزن ئەوە دانرایە لە بۆ بەس کۆکردنەوەی زبڵ و خاشاک کە دوای ئەوە ئۆتۆمبیلی شارەوانی بێ هەڵی بگریتن و بیباتە شوێنی ئەوەی زبڵخانەکان.
لە وەرزی بەهارە چتە هەر شوێنێکی کوردستان سەیرانگەیەکی زۆر خۆشە بەڵام ئەوەی بەجددی زۆر بێتاقەت دەکە ئەو زبڵ و پاشماوانەیە کە ئەوانەی کە سەیرانیان کردو بەجێ هێڵن لە دوای خۆیانە. جا تۆ بیری لێ بکەرەوە تۆ یەک ڕۆژە هاتوویت لێرە سەیرانێکت کردو و ڕۆشتووی بزانە کاریگەریەکانی تۆ تا چەند ساڵ لێرە هەرەمێنێتەوە. بۆ نمونە ئەم پەرداخە کە پەرداخی سەفەریە ئەمە نزیکەی 5 بۆ 20 ساڵی پێویستە تا ئەگەڕێتەوە سروشت و شیە بێتەوە. یا بۆ نمونە ئەم پلاستیکانە کە ئێستا بەشێکی زۆری مادەکان پلاستیکین بۆ نمونە دەبەی پلاستیکیمان هەیە ئەمە قاپی سەفەریە کار پلاستیکە سفرەی سەفەریمان هەیە کاتی خۆی تەمانوانە بوجاران خەڵگە هات قاپەکەی لێرە پیسە کردو ئەی برد لە ماڵەوەی شۆرد و تەواو بەس ئێستا هەموو شتەکە سەفەریە و هەمووی هەر پلاستیکە. ئەو پلاستیکانە نزیکەی 400 ساڵیان پێویستە بۆ ئەوی کە بگەڕێنەوە بۆ سروشت. اینجا زیانەکەی چییە؟ لەو 400 ساڵیا بزانین چی ڕۆیە؟ کاتێکە ئەو پلاستیکە یان ڕاستەخۆ لەلایەن ئاژەڵەکەەوە ئەخورێت ئەچێتە ناو مەعیدەیەوە و ئاژەڵەکە کۆمەڵێکی زۆر پلاستیک لە مەعیدەیە کۆ بێتەوە دوای ئێمە ئاژەڵەکە خۆین هەموو پلاستیکەکە گەڕێتەوە بۆ ئێمە. یان ئەگەر بڕاتە ناو خاکەکەش لە ڕێگەی ڕەگی دارەکانەوە ئەچێتە ناو ئەو ڕووەکانی کە لەو دەوروبەرە هەیە. دوایەوە ئاژەڵە گێت ئەو دارە ئەخوات دیسانەوە ئاژەڵەکە و پلاستیکە وەرەگرێت و دیسانەوە یێتەوە بۆ ئێمە. ئەمە هەتا 400 ساڵ تقریبان بەو شێوەیە بەردەوامە بێ. لە هەمووی خراپتر ئەم شوشەیە. شوشە نزیکەی 5,000 ساڵی پێویستە هەتا گەڕێتەوە بۆ سروشت. هەندێک جاریش هەندێک جۆر شوشە هەیە کە نزیکەی ملیۆنێک ساڵیان پێویستە. یعنی تۆ بیری لێ بکەرەوە کە تۆ ئەمە لێرە فڕێی هەتا ملیۆنێک ساڵی تر کاریگەری هەیە لێرە. ملیۆنێک ساڵی تراخۆ چی ڕووبات چی هەبێت چی نەبێت بەڵام ئەم شوشە هەرماوە. پاشماوە خۆراکیەکان لەلایەن زیندەوەڕۆچکەکانەوە شی دەبنەوە و دەگەڕێنەوە بۆ سروشت. بەڵام ئەو مادانەی زیندەوەڕۆچکەکان ناتوانن شیان بکەنەوە هەر لە ژینگەدا پاچە پاچە دەبن. بۆ نمونە زەرفێکی نایلۆن دەبێتە ملیۆنان پاچە و سەدان ساڵ لە خاکدا دەمێنێتەوە. زیانەکانی پلاستیک لێرە ناوەسن کاتێک ئەو نایلۆنە لەلایەن ئاژەڵێکەوە دەخورێت یان لەلایەن ڕەگی ڕۆکەکانەوە هەڵدەمژرێن پلاستیکەکە دەچێتە نێو زنجیرەی خۆراکی و ڕەنگە بۆ مرۆڤیش بگوازرێتەوە. پاشەکانی پلاستیکەکە هێندە وردن کە دەتوانن بچنە نێو سووری خوێن و لەوێەوە بە هەموو جەستەدا بڵاو دەبنەوە. کاک دکتۆر پێشتر ڕۆشتین لە هەندە سەیرانگەکان بینیمان کە حیوانەکان عەلاگەیانە خوارد و ئەو پاشماوەی کە سەیرانکەرەکان بەجیانێش وایان خوارد. جامێ بزانم چ زەرەرێکی بۆ تەندروستی حیوانەکە و زایدەن بۆ ئەو کەسانە دوای خۆی یان خوارد چییە؟ بەڕاستی ئەو دیاردەیەشی نەشیاوە و هەروەها دەبێتە هۆی گواستنەوەی هەندێک جار نەخۆشی بە هیچ شێوەیەک نابێ ینی ئاژەڵ بستە سەر ئەو پاشماوانەیە کەوا مرۆڤ بە جێگای دێڵەکن و ئاژەڵەکە بیخواتن. چکە خۆتان دەزانین دەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی یەک لەوانەکە دەبینی زۆربەی جارکە ئەو پاشماوانە فرێ دەدرێت کۆمەڵێک لایلۆن و شتی تری لەگەڵدایە ئەو ئاژەڵە هەر دەستی کە ئەو پاشماوەیە دەخواتن بە تایبەتی لایلۆن و ئەو موادانە برێن لە گەدەی ئاژەڵەکە تۆپەڵێک دروست دەکات وا دەکات و ئاژەڵە لاواز بێتن یعنی خواردنی کەمتر پێ بخورێتن و دەبێتە هۆی ئەوەی کە بە شێوەی نەشتەرگەری ئەو ئاژەڵە قوتار بێتن لەو کێشەیەوە زۆر جارژێ دوای نەشتەرگەریەکە دوای 1-2 ساڵ ئاژەڵەکە تووشی مردن بووە بۆیە بە هیچ شێوەیەک شیاو نییە ئاژەڵ لە دەرەوە یعنی ئەو پاشماوانە بخواتن. لە بەشێک لە وڵاتانی جیهان سزای دارایی ئەو کەسانە دەدرێت کە ژینگە پیس دەکەن. بۆ نمونە لە بەریتانیا ئەگەر کەسێک لە شوێنی گونجاو زبڵ فڕێ نەدات تاواکو $200 سزا دەدرێت. بەڵام لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا هیچ سزایەک بۆ ئەو کەسانە دانەنراوە کە سەیرانگەکان و شوێنە گشتیەکان پیس دەکەن. لە یاسای پاراستن و چاککردنی ژینگە لە هەرێمی کوردستان ئاماژە بە ئاگادارکردنەوە و سزادانی سەرچاوەکانی پیسکردنی ژینگە دراوە. بەڵام سزای دارایی بۆ فرێدانی زبڵ و خاشاک تەنیا ئەو کەسانە دەگرێتەوە کە لە ئۆتۆمبیلەوە زبڵ فرێ دەدەنە دەرەوە و بڕەکەی 100,000 دینارە.
ئەمە ئەو شتە ناخۆشەیە کە هەموو جارە باسیەکەین یانی سەیریکە زبڵێکی زۆر لێرە کۆکراوەتەوە لێرە هەیە ئە لێرەش خێزانێک دانیشتون خەریکی سەیرانن ئەزەکەی بابچین بۆ لە ئەیان زین کە گلەییان چیە لەوەی کە ئەو زبڵان ئاوە فڕێدراون سەلام عەلەیکوم باشم شکر عەفوون نانتان خواردووە یان نانی بەیانیمان خواردی نیوڕانش شتێکی سادەیان خوارد بەس بۆ ئێوارە و تکە و کەبا بۆ ئەوانەمانی نایە قاپی سەفەری وشتیوان نبینم با قاپی سەفەریمان هەموو پێ ناو ئێرەیە چیتان لێ کرد فڕێن نانە فڕێ نادەین دوای کۆی دەکەینەوە لێرە دای دێنینە پاشە خۆمەوە ڕۆیشتین دەیشتێنین ئەو شوێنەی هەفتەی پێشوو هاتم ئەو زبری ئێرە هەموو خڕکردیتەوەی خەرچیکە لێرە ستواندم ئەمن پاشان ڕۆشتن بەجێمێش گلەیتان چیە؟ وەڵا هیوادارم ئەو خەڵکێک کە دێتە ئێرە لە مارەکەی خۆی چۆنە با لە دەرێژ وابیت بەس ئەو کەسێک کە دێتە ئێرە پیس دەکە لە مارەکەش خۆش پیسە خاوێن نییە ئێرە وەک ماری خۆیتی چ فەرقی چێ لەگە ماری خۆی ئێوە هەموو جارە خۆتان منیش نام کابراایچکە دێت تو حاج خێرم بۆ بکات ئەدیگە بێت بری ئەو کابراای چیە دوو قسەم پێ برێت وایە نا ئیسان کەسایەتی خۆی بەخۆی وەیە وڵایمە ئەو شوێنی کە شارەوانی لێبی لە حەلاقەی دەکەین بەزێ دێرین دێ بەخۆی دەیبە ئازیێ جێدا دێنن دێ بە شارەوانی بەزەکە لە دەرەوەی شارەوانبی لە گوندی بی ئەویستا وستاگە ناویتە قۆرتی لێ دەدەین و خۆری بەستدا دەکەین ئەی خۆتان هیچ ئاگروشتان نەکردوەوە یان بەس ئاگرمان کردی تۆ بەزای ئاگرەکەی نێزیی نەما کاتی بش دەژڕۆین و بەرێ بەرەیە دیچۆن مەقەرەمانەیە و شتمانی ناوە و کەبابمانە هەموو تافلینێن شاردانێتەوە لێ هەموو شاردەکەنا ئێوارە دەحاتیمە بن لە قزمەت داین سعات دوو ئەسەنەی خۆن کەبابەکەی خۆن تاشەو لێرە بن تا درەنگ تا پاش مەغریبی لێرە دەبن ناڕۆین ئێوە خۆتان ئەگەر بیتان بێتە مانجاران قاپی سەفەری ئەوشتانە هەر نەبوو بەرێ هەر قاپیتان ئیمانەیە نامەسەن پلاستیکەکان با بڵین دوایمان بردەوە بۆ ماڵەوەمان شۆرت وای ڕاستە ئەوە باشە قاپە سەفەریەکە وەڵی ئێستاگەر لە بۆ ژینگەی قاپەکەی ماری بینی باش لە بۆی خەڵکە قاپەکەی خۆی دەباتەوە مارێ لە مارێ دەیشوانە بە سەفەریەکەی و ئەوەندەش نەکە تەمبەرە چ لە ماری خۆشار تەمبەرە هەر دەیکە ڕاست فڕێ دە و ڕاست دەڕوە هەیە لە ناو حەلاکەشی ناکە جاری حەفازەی منداری 20 قڵکە 30 قڵکەی وەڵی بێزە نانی بخۆی پاکردنەوەی سروشتکارێکی زۆر ئاسانە کە دەتوانێت جیاوازیەکی گەورە دروست بکات پاشماوە تێکەڵی ڕووبار و دەریاچەکان دەبێت ماڵی ئاژەڵەکان پیس مەکەن ژینگە بپارێزن چونکە داهاتی منە من فڕی نادەم ئێرە سەیرانگەی حاجی بایزە پێشتر هاتم زۆر پیس و هەر نەتەتوانی لە هیچ شوێنێک دانیشی بۆی لەگەڵ ئەم گروپە خوێنگەرمە بڕیارماندا کە ئێرە هەمووی پاکەینەوە با دەست پێ بکەین دەشنی خانزڵی باشە کۆ کردوتەوە وەڵا زۆر باشیش ئەمە چەند علاگەیە من زۆرم نەکردوکوان دوم علاگە ئەمە دوم علاگەیە بەڵێ لەش ساغ بێخۆ زۆر سپاس ئەم لەش ساغ بێتەوە ژافەرین ئەم گروپە و چۆن کۆ کردوتەوە چۆن فێرە کردوون کە ئاوا بێن لێرە ئەویشە جوانە بکەن ئێمە لە قوتابخانەکان پەروەردەی ژینگە پارێزی بڵاوەکەینەوە بەڵام کاتێکە شاخ پاکەینە لە پشی هاوین تۆ وەک گەورەیەک دەرفەتێکی ئاکتیفی ئەیتەیە کە ڕاستەو خۆ دەرفەتێکێ بە سروش پاکاتەوە ئێمە فێری وایەنەکەین پاشماوە زیانەکانی چێ بۆ سروشت بۆ ئاژەڵ بۆ مرۆڤ بۆ خاک بۆ هەوا بۆ ئاو و لە تەنیشت ئەوە شەوانێ ئێمە فێری تیمۆرکە بین فێری خۆبەخشیە بین و چەندێکیش ئەو مناڵانە ئاوای دانە بە دانەکۆیە کاتۆ زیاتر تێگا کە ئەمە باش نییە مناڵەکان زۆر خەمخۆرن هەست بە بەرپرسیارەتیەکەن چکە تۆ لە بیدایەتەوە لە سەرەتایی خوێندنێکی دروستیان بیتێ لە ڕووی ڤیددیۆ وەرکشیت و کتێب و دواتر هەفتەی دووەم بەکردارێمە دار ئەچێنین دەوروبەری قوتابخانە پاکەینەوە ڕیسایکل ئەەکەین کە تۆ بە پەروەردەیەکی دروستیان بگەێنی ئەم ژینگەی چۆن دەژی
و بۆ گرنگە ئێمە ژیانێکی تەندروستی بەردەوامیمان هەبێ پێویست ناکە پێی بڵێ مەکە بە پێچەوانە ئەو دێ بە تۆ ئەڵێ کاکە ئەوە نابێت بەڵێ چکە خۆیان هەستێکی زۆر بە پرسیاری سیانتیایە. با بڕێنە لای خاتوو پەیام و هێژاخان ئەوانیش بینیم خەریک وشتان فێری مناڵەکانە کرد چیان پێڵێن چیان فێرەکەن ئێمە کاتێک کە شەخپاکەینەوە چەند بۆردێکمان ئامادە کردووە یەکێک لەو بۆردانە فێریانەکەین کە پاشماوە چەند لە سەر ئەرزەمێنێتەوە. تۆ چیت فێرکردن تۆش بینەکەم پێ بێنە ئاین دەستکەم بە پاکردنەوەکە خەریک و قسەت بۆکردن شتە فێرەکردنەوە چی بوو؟ بەڵێ لەگەڵ چەند منداڵانی ڕێکخراوی گرینکت دەستمان بە ڤیددیۆگرتنی پرۆگرامی فێرکاری ژینگەی کرد کە ئەو ڤیددیوانە لە ڕێگەی زمانێکی سادە و ساکار فێری منداڵان دەکات ژینگە چییە؟ ئایا زیانەکانی ئەو زبڵ و خاشاکە چیە لەسەر زەوی؟ ئایا ئەگەر پلاستیک لەسەر زەوی بێ زیانەکانی تێوە چەند بۆچی شی نابێتەوە؟ زۆرترین جۆری پاشماوە کەی دۆزنەوە چییە؟ پلاستیکە، شوشەیە، کارتۆنە چییە؟ پلاستیک هەمووی زیاترە؟ قاپیش لەو شوشەشی زۆر زۆرتیە. سفرەی سەفەریە. ئەوانەی کە لە سەیرانگاکەنە هات دێنە سەفرا و شتیوە لە پاش خۆیان فڕێ دەدەن و ئەوەیە زەرەر و زیان دەگەێنی بە شوێنە گشتەکان. ساڵانە زیاتر لە 2 ملیار تۆن زبڵ و پاشماوە فڕێدەدرێت. سووتاندن یان ژێرخاکردنی ئەو بڕە زۆرەی پاشماوە چارەسەری بنەڕەتی کێشەکە ناکات. باشترین ڕێگا ریسایکلکردن و دووبار بەکارهێنانەوەی پاشماوەکانە.